ناوێکی دەرباس بووی نەبوو ئەو نەوێنەیەک بوو دەمەکێ پێویست بە ئەم بینم بی بارزانی بوو ڕامانێک لەسەر دوو پیام دمەشی و ڕێژمەر کرد چرا ئەم تێدا دەچم و لسر و هەڤناکوک بابێ کوردان بارزانی چیایان فێری سەبرێ کرد و مرۆڤ فێری ڕاوەستانێ هەرچەند دەنگ سنگاوی دەشکەس ویان بدا و یەکە خوێش نێدان لێ دەست پێکێک دامە گوتم چوو لێ ڕاستی ئەو مە بە هەزار گاوی پێش خست ئۆسی بەراخواهشت ئەم تێدە پاراستینە و هەنێک چارانجی وێ ئینکار دەکەن بابێ کوردان بارزانی ئەم ژنانێ وی دخون و برچی بوونا وەڵات ژمارە نەهێلا ئەم دناو دەستکەفتنان دەدژین کو ئەم بخوتانەخوا نەگیهیشتن وەک ئەو گیهیش بارزانی دست کفتنه که بابی کردن